دەیان هاوڵاتی لە ویزگەیەکی میترۆ لە خارکیف دەژین لە کاتێکدا هێزەکانی رووسیا بەردەوامن لە هێرشەکاندا. ژێرخانەکانی میترۆ بوونەتە پەناگەیەک بۆ ئەو خەڵکە. کاترینا کە هێشتا ئەو گوڵەی بەدەستەوەیە کە لە ڕۆژی جیهانی خانماندا لەلایەن مێردەکەیەوە پێشکەشی کرابوو دەڵێت Сложно, конечно, сегодня 15-й دень здесь. بەدڵنیاییەوە سەختە ئەمە 15هەمین ڕۆژی جەنگەکەیە لێرە هێشتا خانووەکەمان بەرنەکەوتووە بەڵام خەڵکی دەوروبەرمان باڵەخانە و ماڵەکانیان لەدەستاوە زۆر ترسناکە ترسناکترین شت گیان لەدەستانە ئیتر شتە مادیەکان چیتر گرنگ نین گرنگ نییە چی لەبەر دەکەیت گرنگ نییە چیت هەیە و خەونت بەچیەوە دەبینی ئێمە تەنها دەمانەوێت بە زیندوی بمێنینەوە. ئێڤنیا دەڵێت هەست بە نائومێدی دەکەم و تووڕەم لە لێدوانەکانی دەسەڵاتدارانی رووسیا کە گوایە ئۆکرانیەکان نەتەوە نین. ئەو دەڵێت من نازی نیم نەتەوە پەرست نیم بێگوێدانە ئەوەی خەڵکی چاینەم یا جوولەکە چۆن دەتوانە نەما بکەن تەنانەت ئەگەر لەسەر ئاستی باڵاش بڵێن ئۆکرانیەکان نەتەوە نین بەڵام ئێمە کێین. یەکێکی دیکە لە دانیشتوانەکانی ئەو شارە بازە نەهامەتیەکانی خۆیان دەکەن لە پەناگەکەدا. هیچ پەیوەندیەک لە ناو مێترۆدا نییە، خزمەتگوزاری مۆبایل نییە، ئینتەرنێت نییە. پێویستە بچینە دەرەوە بۆ ناردنی پەیام و خوێندنەوەی هەواڵەکان. بۆیە خەڵک دەچنە دەرەوە و لەگەڵ سەگەکانیاندا بە ڕێگاکاندا دەڕۆن، لەگەڵ منداڵەکانیاندا دەڕۆن. هەر لە سەرەتای بۆمبارانکردنەکەەوە زۆربەی کاتەکەیان لە ژێر زەویدا بەسەر بردووە.